دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری سیاسی و شارەزای پەیوەندیدێنە و دەوڵەتیەکان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سوپاس. دوو بۆچوون هەیە لەبارەی ئەم دۆخەی سووریاوە. بۆچوونێکیان دەڵێت کە ئەوە دۆخێکی نێوخۆییە و هیچ پەیوەندی بە عێراقەوە نییە. بۆچوونێکی دیکەیان دەڵێت نەخێر لەبەرەوەی هەندێک خاڵی هاوبەش هەیە پێدەچێت کە ئەم شەڕە بێتە نێو خاکی عێراقیشەوە. ئێوە چی دەڵێن؟ بەهۆی ئەوەی کە گۆڕانکاریەکە سەرچاوەی گرتووە لە ستراکچەری چەوتی دەوڵەت و ئەو ستراکچەرە چەوتەی دەوڵەت لە عێراقیش لە دوای 2003 تا ئێستا بەردەوامی هەیە بەبێشی کاریگەری نەک دەکات دەمێکە کاریگەری کردووە و شێواویەکی زۆر لە ناو میلیشیاکانی عێراق و لە ناو دەسەڵاتی فەرمی عێراقیشدا هەیە. مەبەستم لە دەوڵەتی پێکهاتەی چەوتیان ستراکچەری چەوت چییە؟ ئەوەی کەوایکت ڕژێمی حافز ئەسەد و دوای کوڕەکەی هەرگیز جێگیر نەبێ ئەوە بوو کە کەمینەیەک دەسەڵاتی بەسەر زۆرینەی سونە و هەروەها کوردەکانی ئەوێ داگرت بوو. ئەم کەمینەیە بۆی خۆی بپارێزێ بەردەوام پێویستی بە زەبر و زەنگ و بە سیدنایە و بە چەندین شێوازی دیکە هەبوو. ڕژێمی سەددامیش بە هەمان شێوە ناجێگیریەکەی لە شۆڕشی ئەیلولەوە لە فرۆشتنی شەتڵ عارەبەوە بۆی خیانەت لە کورد بکرێ بە شەڕی عێراق ئێرانەوە بە ئەنفال و هەموو شتانەی بووە لەو ناجێگیریەوە هات و هەروەها ئەوەش کە لەگەڵ شیعە بۆی دروست بوو. دوای ئەوە تەماشامان کرد حکوومەتی ئەمریکا یا هێزە هاوپەیمانەکان ئەم ڕژێمەیان ڕوخاند وەکو ئەوەی کە چۆن لێرە ڕووخات چەند جیاوازی هەیە ئەمان خۆیان پەیکەرەکەی ئەسەدیان ڕوخاند لەوێ ئەمریکا هێزەکانی دەریایی ئەمریکا پەتیان کردە ملی پەیکەرەکەی ئێو. بەڵام لە دوای 2003 ستراکچەرە چەوتەکە دیسان بەردەوامە کوتلەیەک تایفەیەکی شیعە بە هەمان شێوە کورد و سوننە دەچەوسێنێتەوە. هۆکاری تەقینەوەکەی سووریا ئەو ستراکچەرە چەوتەیە کە هەڕەشە لە ستراکچەری عێراقیش دەکا. لە کاتێکدا سوننەکان لەوێ دێنە سەر دەسەڵات بە بێک گومان لە عێراقیش سوننەکان دەکوڵێن هەرچەندە تا ئێستا سڕن بەنجێک کراون لە سەردەمی داعش ئەم بەنجەبەری نەداون بەڵام کاریگەری دەبێت بە هەردوو بواردا کاریگەری دەبێت. کەواتە پێت وایە بە هەموو شێوەیەک ئەوەی کە لە سووریا ڕوویداوە کاریگەری و کارایی لەسەر عێراق بەجێ دەهێڵێت؟ بەجێی هێشتووە و هێشتا زیاتر دەبێت. لە چ ڕوویەک بەجێی هێشتووە؟ لێدان لە ئابووری عێراق بە تایبەتیش کە لێدان لە گروپەکانی عێراق زۆر سەخت دەبێت وەک ئەوەی لوبنان نابێت چونکە لە لوبنان دەسەڵاتی سوننە و مەسیحی و ئەوانی دیکە بوو گروپەکان شیعە بوون. لە عێراق گروپەکانیش و دەوڵەتیش هەردووک شیعەن بۆیە زۆر لێک جیان ناکرێنەوە لە لێدانەکەدا بە تەسەوڕی من بۆیە لیان دەدرێ وە کە لیان درا ئەو کاتە فەراغی هەیبەت دروست دەبێ فەراغی شەرعیەت دروست دەبێ. کاتێک دەوڵەتێک هێرش یا جەنگ لە دژی دەوڵەتێک ڕادەگەێنێ چکە ئەو کاتە ئێمە دەبێت بە جەنگ ناوی بەرین چکە شەڕ نییە شەڕ ناوخۆیە بە جەنگ ئەو کاتە سەروەری نامێنێت کە سەروەری نەما زۆر شت ڕوودەدا. کاتێک تەماشا دەکەی ئێستا ئەوەی لە سووریا ڕوودەدا جارێکی کە لە دوای ئەو شۆڕشە ئەو ڕاپەڕینە هەرچیەکی ناوی لێدەنەی ئەجێندای نێودەوڵەتی دیسان کەوتە ناوەوە واتا دیسان ئەمڕۆ کە تەماشا دەکەی ئەوەی لە ئوردن بینیمان لێدوانەکانی وەزیر بلینکنمان بینی جەختکردنەوەکانی لە راپۆرتەکەی بەڕێستان گوێم لێبوو وەزیری خارجی و لایەنەکانی دیکە و یەشار گولەرم بینی هەروەها لێدوانە شۆ ئامێزەکانی دیکەی دەوڵەتانی ناوچەکە دەبینی تێدەگەی کە ئەجێندایەکی فراوانی هەرێمی و نێودەوڵەتی دیسان لەسەر سووریا هەیە. بەڵام دەبێت لە بیرمان بێ کە بەردەوام سووریا کاریگەری لەسەر عێراقا بووە. بۆچی مەسەلەن بۆ نمونە لە نزیکترین کاتدا کاتێک بۆ وەزیری هین ڕئیسەرکانی سوپایی ئیسرائیل دەیگوت ناوی جۆلانی بۆ ئێمە بە ئاسانی دەرباز نابێ لەبەر ئەم ناوە هەڕەشەیە لەسەر ئاسایشی نەتەوە ئیمان بۆچی ناوی جۆلانی بەخۆیەوە خستووە یا لە کاتێکدا دەچێتە مزگەوتی ئەمەویەکان بە نسبەت شیعەکان بۆنی خوێن و سەربڕین ئەمە پەیامێکی ڕوونە کە جارێکی کە ئەو جەنگە تاریخیە نەبراوەی نێوان شیعە و سوننە لە نوێوە قوڵ کرایەوە سەری هەڵدایەوە و دەتوانین بڵین کە بۆشایەکی گەورەی جارێکی کە دروست کرد. ئێرانی خستەوە قالبی خۆی تورکیای پاڵاوتووە بۆ ئەوەی ئەگەر ئیسرائیل دەرفەتی پێبدا ڕۆڵێکیکە ببینێ بەڵام لە بیرمان بێ کە فاکتەری ئیسرائیل جارێکیکە ئەویش هاتە ناو سووریا. بۆیە گوتم سووریەکان ئاسان نین لەوەی کە بێن لە ئوردن بڕیاردن و دەوڵەت بنووسنەوەیان هین سەپۆرتیان بکە هەرچەندە ئەو ڕوخسارەی کە
ئەحمەد شەرعی نیشانی داوە تۆماس فریدمان لە تازەترین وتاریدا دەڵێ بلینکنیش دەیەوێت ئەو تابلۆی بۆ ینی سەپۆرتکە ئەوەی جەنابی سەرۆک بارزانیش ئەمڕۆ خۆ جەنابی سەرۆک دەزانێت یەک بەیەک کارکتەرەکان چێن بەڵام هەمیشە هێز بدەیە ئومێد نەک نائومێدی دەرگا بۆ ئاشتی بکەوە نەک شەڕ هەموو لایەک دەبێ هەوڵ بدەن کە تابلۆیە کە نەفەسێکی تێدایە سەپۆرتی بخەن بیخەنە بەردەمی بەرپرسیارەتی بەڵام دیسان ئەمە بەومانە نییە ئەگەر هێزێکی گۆڕاوی نەرمڕۆ و مؤسساتیش ببینین بەومانە نییە کە عێراق خۆی دەمێنێتەوە عێراق چۆن دەگۆڕێت ئەو گۆڕانی لە عێراق دروست دەبێت لە ڕاستیدا ئەوەیە کە ئەو هێزە چیە نایاڵێ دەستور جێبەجێ بێ ئەو هێزە چییە کە سونیەکان تیایدا هەست بە ئارامی ناکەن و لە کاتێکی ناسکدا سەپۆرتی توندڕەوێکی وەک داعش دەکەن و ئێستاش داعش لە ناو دڵی ئەواندا ماوەتەوە ڕۆژانە دەبینی کە زەرەر دەدا ئەمە چییە کە دەوڵەتانی ئیقلیمی لەسەر کوتلە کوتلەی سونی ئیش دەکەن ئەوە چیە کە سونیەکان بەشێکیان پرۆ دەوڵەتن بەشێکیان پرۆ سعودیان بەشێکیانی شوێنێککەن ئەوە چیە کە نایڵن حکوومەتی هەرێمت بۆ جێگیر بێ هەندێک دێن مەسەلەن شەڕی نەفسیت لەگەڵ موچەخۆر بۆ دەکەن لێت یعنی ئەمە چ دەوڵەتێکە ئایا ئەم دەوڵەتە دەوڵەتێکی جێگیرە بێگومان ئەم شتانە دەبێت کۆتایی پێبێن لە سووریا لە عێراق لەو وڵاتانێکە فرەیی تێدایە نەتەوەکانی تێدان بە تایبەتی هێزی گەورەی کوردی تێدایە دەبێت ڕێزێکی زۆر نەک بە قسە نەک بە ئەژیتە لەسەر ئەرزی واقع بە پراکتیک لە دەستورەکەتدا لە جێبەجێکردنیدا ڕێزێکی خەڵک بگری ئێستا تەماشاکە لەو دۆخەدا کە هەڕەشەیەکی گەورە لەسەر کۆی بەرەی مقاومە هەیە سەنگەر بە سەنگەر دەشکێ بەڵام سوودانی سربەست نییە لەوەی کە ئازاری موچەخۆرانی کورد نەدرێ پێی خۆش نیە بدرێ بە سربەست نییە دیسانیاری و هێنان و بۆ ئەمە لە پێناو چیدا ڕقێکی تاریخیە هەزم نەکردنێکە سیستەمێکی بچووکی بەڕێوەبردننی کوتلەیەکە هەر ئەو سیستەمەیکە بەشار ئەسەتی کورد کردبووە لە سیدنا هەر ئەو سیستەمەیەکە لە کێشەی لە چێندێک کێشەی گچکەدا حکوومەت و کیانی عێراقی کورد کردوێتەوە بۆ ئەم ڕقە تاریخیە لە سووریا درێژە دەکێشێ بەردەوام دەبێت کاریگەری لەسەر عێراقیش دەبێت و زۆربەی ئەوانەی سووریاش زۆریان لە عێراق گیانیان لەدەستداوە کوژراون لەبەر ئەوەی هاتن لێرە زوڵمیان کرد سووریەکان لە عێراقیەکانیان کوشت عێراقیەکانیان لە سووریەکانیان کوشت بەڵام خاڵێکی تر هەیە نابێ فەرامۆشیکەین جگە لە هاتنناوەی فاکتەری هەرێمی و نێودەوڵەتی جگە لەوەی کە جارێککە چۆن لە دوای ڕژێمی سەددام بینیمان حکومێکی تاکڕەوی جارێککە هات ئەم دیوی پارەکەنە ئەم دیویان شێر ناخەت خەت ناشێر لەوێش بە هەمان شێوە دەبینی کە هەستێک هەیە حرەکەیەک هەیە یعنی چەندە دەیانەوێ خۆیان بگۆڕن بەڵام جارێککە ناتوانن ڕوخساری خۆیان بشارنەوە بەرەو ئەوە دەچێت کە بە دەستێکیان شەکر بێ قسەی خۆشە بۆ کورد کە دەبێت سەپۆرتی بکەین وەک گوتم بلینکن ئەمریکا ئوردن هەمویان دەیانوێت سەپۆرتی ئەم پیاوەکەن ئەگەر بتوانێت بەڵام لە لایەکەی دیکە قەمچی هەیە لە لایەکەی دیکە هەر ئەوەندەیە موسەساتی دەوڵەت ئەوە بوو دڵنیا بە لە سووریا تۆجارێککە ڕوخساری ئافرەت نبینیەوە بەس بتوانن پەرلەمان تەشکیل بکەن و یاسایەک دەرکەن یعنی تۆ پێشکەشکارێکی ئافرەتی بۆیە ئەوەت پێ دەڵێم ئەمان وا بە ئاسانی دەرباز ناڵن کۆمەلگاوە بە ئاسانی بۆ بچێتە سەرێت جگە لەوەش لە بیرمان بێ یعنی حرەکەیەک لەوێ سەرکەوتو نەبووە ڕاستە بەسەرن ئەو هێزە هەتا شەهاتوە هەتا دیمەشق بەڵام چەندین هێزی کە سەریان هەڵداوە لە خواروی ئەوێ بە سنووری عێراقەوە هێزەکانی سەر بە ئەمریکا و ئەوانی دیکەیان دۆرسەکان و هەروەها لەوێ کوردەکانیش دابەشی سەردوو باڵی زۆر خراپ بوون باڵێکیان چەندە بابەتی ئێمە نییە بەڵام دکتۆرەمەوێت بپرسم زانەوەیانی شەڕی نێوخۆیی لە نێو سووریا بەردەوام دەبێت دەزانی شەڕی نێوخۆیی سووریا جارێ پێش هەموو شتێک لە بەردەم گرفتێکی گەلێک گەورەدایە ئەویش ئەوەیە کە ئیسرائیل جارێککە زەمەنی جێڕاوەتەوە بۆ ساڵی 1970 و شەڕەکەی دەست پێ کردوتەوە لەکوێ گەیشتبوونێک لەوێ ئیتیفاقەکەی دڕاندووە چۆن سەددام ئیتیفاقی جەزائیری دڕاند و ئەو کارە ساتە ڕوبەڕووی ناوچەکە بووە ئەویش ئیتیفاقەکەی دڕاندووە لێدانەکە بەردەوام دەبێ بۆیە ئەم لێدانە دەکەوێتە خزمەت هێندێکیان زەرری هێندێکیان بێشک ئەگەر سیستەمێکی فیدراڵی ئەگەر یاسا نەبێ ئەگەر مافی هەموو کەمینەکان جێبەجێ نەبێ ئەم شەڕە بەردەوام دەبێ مردنی ڕوخسارەکانی ڕێک وەک ئەو شەڕە بن کە لە ناوچەکانی کە هەبووە بەڵام لە جۆرێک لە جۆرەکان بەردەوام دەبێ خاڵێک بوو 3000 ویستم باسی بکەم دەرفەتم نەبوو بەس لێرە ڕێک بوو وەڵامی پرسیارەکەی بەڕێزی شت بخۆی بوو بە دەرفەت ئەویش ئەوەیە
مەرج نییە یعنی لە ناو حرەکەی ئیسلامیدا هەرگیز لە ئیخوان مسلمینەوە لە ساڵی 20ەکانەوە بۆ ڕۆژهەڵاتی ئاسیا بۆ ئاسیای دوور و نێزیک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ لای خۆمان هەرگیز نەماندیوە حرەکەیەکی ئیسلامی ئیتر کە ڕوخسارێکی جوانی نیشاندا ئەوانی کە بەگوێ بکەن بۆیە ئێستا دەبینی ئەمە مەسلەیەکی بیر و باوەڕە عەقیدەیە ئەومە مەسلەیەکی دیکەیە بۆیە دەبینی کە بۆ ئەم لەوانەیە قبول نەکەن کە ئەگەر تەحلیل شامیش منهەجی خۆی بگۆڕێ نەهجی بگۆڕێ جارێک کە ئەگەر بە ناوی داعش خۆی داعش تەواو بووە ئێمە ناوەکەی هەروە کەڵچەریان بەکاردێنین چکە داعش بەڵام هێزێکی توندڕەوت هەستا توندڕەوتر لەو لەوانەیە سەر هەڵبدا ڕەنگە چاوەڕێی ئەوە بکەین کە حکوومەتێکی دیکەی وەکو مرسی لە میسەر دروستی کرد لە سووریاش حکوومەتێکی تەواو مەرکەزی دروست بکرێتەوە. زۆر سپاس دەکەم دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شرۆڤەکاری سیاسی و شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان. دەستخۆش.